قسما بالله وبيغمبري خدايا فرميتي عليه الصلاة والسلام عزيتي دراوسي ددي دبر سكاني ياخد دقريه راد كشيشه بو بردم پروردگار چی وەڵام یەدەیتەوە هێخت دەگرێت ئەتباتە بەردەم پەروەردگار چی دەڵێ يا رب هذا أغلق بابه دوني فمنع معروفه أي پەروەردگار ئەمە دەستی دراوسێکت بەقەد یەخەتەوەدا ڕاددەکێشێت و دەڵێ ئەی پەروەردگار ئەمە دەرگای لێم داخست هەبوون بوو بیری لە من نەکردەوە بێ باوک بووم زوڵمی لێم کرد جلی بۆ مناڵەکانی دەکڕی جەژن بوو بەڵام بیری لە من نەدەکردەوە قیامەت لە پێشتانە براکانم ئەم دنیاە بەڵێ پێغەمبەری خوددا فەرموویەتی حولوەتون خەضیرە جوان و ڕازاوەیە بەڵام وەڵڵه نامێنێ کوانێ گوڵ و گوڵزاری بەهار بۆ بەردەوام نابێ لەگەڵماندا وەکو ئەو دارێلە وەکو ئەو گیایە وشک دەبێتەوە ڕۆژێکیش دێ جەستەی ئەمن و ئێوە لە کار دەکەوێ دەمان خەنت باندارە بازە بەرەو گۆڕستانت بن بە تاقی تەنها ئەتکەنە ناو گۆڕەوە ئەو کاتە خاک بەسەرمان دراوسەیەک هێ قەت بگرێ